عزیزان دووبارە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە سمارت ترێدەرەوە شیکاری هەفتەی یەکەمی مانگی 5 ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە ئاڵتون ئێمە ڕۆژی هەینی هەفتەی ڕابردوو چاوەڕێی دابەزینی زیاتر بووین لە ئاڵتون، وتمان ڕەنگە تارگێتی 2260 ببینێت، بەڵام تا ئاستی 2277 دابەزینی کرد و پاشان دەستی کردەوە بە بەرزبوونەوە. ئاڵتون ئێستا لە نێوان دوو زۆندایە بڕێزان. ئێمە ئەم زۆنەی کە ئێستا تێدایە 84 بۆ 68 زۆنی شیکاری هەفتەی ڕابردووە کە ئێمە لێرەش بەکڕین داخڵ بووین، توانیمان قازانجێک بکەین لەم بەرزبوونە کە نرخ گەڕاوتەوە دیسان بۆ ئەم ناوچەیە و دیارە هێشتا ئەم ناوچەیە هێزی پاڵپشتی تێدا ماوە، لە هەوڵدا هێزێکی نوێی بەرزبوون ببەخشێ بە ئاڵتون، بەڵام هێزێکی دیکەی دابەزینیش لەسەرەوە هەیە کە 2326 ئەمیش هەر زۆنێکە بۆ 2332 کە ئەم زۆنەش دەتوانین تا ئێرەش فراوانکەین تا 336. ئەم زۆنەش زۆر گرنگ و بەهێزە و بە تەواوەتی ڕێگری ئەکات لە بەرزبوونەوەی زیاتر بۆ زێر، بۆیە تا نرخ لە خوار ئەم زۆنە بێت ئەگەری گەڕانەوەی هەیە بۆ ئەم زۆنە، بەڵام ئێستا ئەم زۆنە چکەمە سێم جارە تقریبان پێی دەگات. ئەم زۆنە دەتوانین بڵین کاریگەریەکانی کەمتر بۆتەوە، هێزی ئەم زۆنە کەمترە لە هێزی ئەم زۆنەی سەرەوە، بۆیە احتیمالی شکاندنی زۆنی خوارەوە هەیە وەک لە شکاندنی زۆنی سەرەوە. ئەمڕی تەستی کە دەستی پێکردێتەوە جارە دیار نییە کە تا کوێ بەردەوام دەبێت. ئێستا 2301 ڕەنگە تا 310 ئەوانش بڕات پاشان دەستکاتەوە بە دابەزین. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە نرخ تا لە خوار 326 بێت تارگێتی دابەزینی ئاستی دووەمی ناوچەی زۆنەکەیە کە 2260 دەتوانین ئەمە بکەینە تارگێتی یەکەمی دابەزین بۆ ئەم هەفتەیە، واتە تا نرخ لە خوار 326 بێت لە هەوڵدا خۆی بگەنێتە 268. ئەوجا تا ئەو سیناریۆی بەردەوام بێت ئێمە لەم ناوچانە یاخود لەم ڕیتێستی کە دەستی پێکردووە تەرکیزمان لەسەر دۆزینەوەی دەرفەتێکی مامەڵی فرۆشتن دەبێت بە ئامانجی گەشتن بەم تارگێتە. لە دوایی کە دەگاتە 268 احتیمال هەیە ڕیتێستێک بکاتەوە بۆ سەرەوە بچێتەوە ئاستی 2284، پاشان لێەوە دیسان دابەزین دەست پێ دەکاتەوە بۆ ئاستی 2241 دەتوانین ئەمەش بکەینە تارگێتی دووەم. تا ئێستا بەپێی سیناریۆکانی شیکاری تەنها ئەم دوو تارگێتە لە پێشە بۆ دابەزین، تارگێتی زیاترمان نییە. دەبێت ئەگەر بێت وزەختی دابەزین زۆر فراوان بێت 241 بشکێنە بەرەو خوارەوە و کاتە دەتوانین دەستنیشانێکین کە بزانین بەرەو چه تارگێتێکی دیکە بەردەوام دەبێت لە دابەزین. و هەروەها بۆ بەرزبوونیش ئەگەر ئەم زۆنە بشکێت 326 بۆ 336 ئەگەر بێت ئەم زۆنە بشکێت بەرەو سەرەوە بە کاندڵێکی 4 کاتژمێری، ئەو کاتە تارگێتەکانی دیکەی بەرزبوون دەرەکەون کە بزانین بەرەو کوێ دەچێت، چونکە احتیمالی هەیە بە فلاشێک لێ بدا ببێتە فیک ئاوت پاشان دابەزین کاتەوە، واتە جۆری شکاندنەکەی ئەو کاتە حکم لەسەر تارگێتی بەرزبوونەوەی زیاتری دەدات کە بزانین بەرەو چه ئامانجێک دەڕۆ. شیکاری دووەممان لەسەر نەوتی برێنت. ئەم زۆنەمان لە ماوەکانی ڕابردوودا دەستنیشان کرده بووتمان ئەم زۆنە دەتوانێت سیناریۆکی بەرزبوونی زۆر باش چالاک بکات و بتوانێت نەوت بگەنێتە ئاستێکی زۆر بەرز، بەڵام لە دوای چەند ڕۆژێکمانەوە لەم ناوچەیە ئەگەر ببینن لێرە مەکاندڵی دەیلیە زیاتر لە هەفتەیەک لەم ناوچەیە ماوەتەوە، چەند جارێک سیناریۆی بەرزبوونی چالاک کردەوە، بەڵام وا دیارە فشارەکانی دابەزین زیاتر قورستر بوون لەسەری، بۆیە زۆنەکەش کاوە بەرەو خوارەوە. ئێستا گەشتۆتە ئاستی 82 دلار و 80 سنت. زۆنێکی دیکەمان لە پێشە بۆ ئەم هەفتەیە کاویش لە 82 دلار و 54 سنتەوە دەست پێ دەکات بۆ 81 دلار. بەڕێزان ئەم زۆنە بەپی شیکاری و بەپی بەشێک لە یاسا تەکنیکیەکان دەتوانین بڵین زۆنێکی کۆنکریتیە بۆ بەرزبوون، بەڵام ئەویش وەکو ئەم زۆنەی سەرەوە ڕەنگە چەند جارێک بتوانێت بۆ چەند پیپێک بەرزبوون دەست پێ بکات دواتر بیشکێنە، واتە بڕیاری شکاندنی زۆنەکە بە پاڵپشتی هەواڵێک یاخود داتا و ئامارێک دەبێت. ئەگەر نا بەپی تەکنیک ئەم زۆنە زۆر بەهێزە و شکاندنی بەرەو خوارەوە تۆزێک قورسە. تا نرخ لەم زۆنە بێت من پێم وایە سیناریۆکی بەرزبوون چالاک دەکات، گەڕانەوەیەک دەکاتەوە بۆ ئاستی 84 دلار و 35 سنت
وەکو تارگێتی یەکەم دەستنیشانمان کردووە. هەروەها دەتوانێت ئەگەر سینارەکانی بەرزبوون بە تەواوەتی دەرکەون و ئاماژەی بەهێز دروستکەن، دەتوانێت خۆی بگەنێتە 86 دلار و 16 سنتی. ژواتە دوو تارگێتی بەرزبوونمان هەیە لەم زۆنەوە. ئەم زۆنە دەتوانێت ئەم بەرزبوونە دەست پێ بکات. ئەگەر ئاماژەی جوان و دقیق دروست بێت، دەتوانین لێرە بیشیکەنە سیگنالێک و ڕاستەوخۆ داخەڵبێت. شیکاری سێمان لەسەر پاوەنیەن. ئێمە لە هەفتەی ڕابردوو ئەم زۆنەمان دەستنیشان کرده بوو بۆ پاوەنیەن وتمان دەتوانێت ڕیتێستێکی پێ بکاتەوە بۆ زۆری خوارەوە تا ئاستی 195 پێشبینیمان بۆ کرده بوو کە دابەزین کات پاشان لێوە دەستکاتەوە بۆ بەرزبوون. بەڵام وەک زانیمان کە حکوومەتی یابان خۆی بە فەرمی هاتە سەرخەت، کۆمەڵێک لێدوانیاندا لەسەر بارودۆخی وڵات و لەسەر بەهای دراوەکان بەرامبەر بە دۆلار و بە تەواوی دراوەکانی دیکە. بۆیە ئەم دابەزینە گەورە و فراوانی دەست پێ کرد و ئەم زۆنە نەیتوانی بیگرێتەوە بەرەوسەرەوە. بەڵام من پێم وایە ئەم دابەزینەش کاتیە ڕەنگە بۆ کۆکردنەوەی هێزێکی نوێی بەرزبوون بێت. ئێستا بەپێی تەکنیک زۆنێکی لە پێشەکە لە 191.30 دەست پێ دەکات بۆ 190. ئەم زۆنە بەپێی فرێمی یەک ڕۆژی زۆنێکی زۆر بەهێزە. ڕەنگە دووبارە سیناریۆیەکی بەرزبوون چالاک بکاتەوە و بتوانێت لێرەوە پاوەنیان بگەڕێنێتەوە بۆ ئاستی 195. دەتوانێت ئێمە بکەینە تارگێت بۆ بەرزبوون تا نرخ لەسەر ئەم زۆنە بێت، دەتوانێت بەرزبوون کات بۆ ئاستی 195. واتە وەکو تارگێت یەکەم دەتوانین ئەوێ دەستنیشانکەین. ئەگەر ئاماژەی دقیق و وازەح دروست بوو، دەتوانین بشیکەنە سیگنال کە بەکرین داخل بێت. بەڵام ئەم زۆنە تەرکیزی تاوامان لەسەرێتی کە دەتوانین وەکو زۆنێکی پاڵپشتی لێ بڕوانین و چاوەڕێی ئەم بەرزبوونی لێ بکەین. ئەگەر بێت و ئەم بەرزبوونە ڕوو بدات و نرخ بچێتەوە 195، ئەو کاتە ئەگەرەکانی بەرزبوونی زیاتر دێتە ئاراوە، ئەو کاتە تارگێتەکانی دواتر و مەوداکانی دواتر دەستنیشان دەکەین. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون: پاوەنیەن، هەروەها نەوتی برێنت، هەروەها ئاڵتون. هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان. هەر شاد بن.